لەم ژینگەیەدا ژیان پێش ئەوەی دەستی پێ بکات چاوەڕی خەڵی کۆتاییە. مام خالد ئەو پیاوە دێوانەیەی کفری کە لە 80 ساڵی تەمەنیدا نیوە زیاتری بە نهێنیەکەوە بەڕێ کردووە، هێشتا کەس پێی پێ نەبردووە. ئەو لە هەڕەتی گەنجێتی خۆیەوە بەتەنیا و بە شێوە ژیانێکی جیاواز دەژی، لە نێو پاشەڕۆ و دوور لەو چەشنە ژیانە ئاسایی دەوروبەرەکەی لەسەری ڕاهاتووە دەژی. ئەمە چەند ساڵەمانە کۆکەیتەوە ئەم شتانە؟ وەرە هیچ نییە مە چییە؟ هیچ گلێرکە ناکەم بۆچی مە؟ بۆچی تە؟ ئەی بۆچی بە؟ خۆی لایەن پەکەوە کەوتوتەوە مە سیارەم تێرێتەوە. ئەی خۆشوەردن و جلگۆڕین و ئەوانە هەوەس خۆمە هەوەس خۆمە بە کەیفی خۆت؟ ئارە وەڵا هەوەس خۆمە. تۆ علاقەت بە کەسەوە نییە؟ نا حەقم چێوە. بۆ خۆ دەژی؟ بۆ خۆی حەقم چێوە. ئاخر زۆر کەسەڵێ تەنیایی خۆش نییە. وای بناخم چێنە هەرکێ بە هەین خۆی. تۆ تەنیایی بەلاوە خۆشە؟ ئەی بخۆش پێ خۆش توێ هەڵی بووی ڕای کەسی. مام خالد بە ڕواڵەت و شێوەدا کەسێکی ترە و بە ناخ و بیرکردنەوە و زانینیشدا کەسێکی جیاواز. ئەو ڕووداوە سیاسی و کۆمەڵایەتیەکانی 80 ساڵی عێراق و ناوچەکەشی لەبیرە. ژیان بەڕێکردنی ئەو بەتەنیایی لە نێو ژوورێکی جەنجاڵی پڕ لە پارچەمە قەبا و پاشەڕۆی کۆن و پشی لە تایبەتەکانی خۆی شەو ڕۆژ دەکاتەوە. هەر کە لێی دەپرسی بۆ ئاوادەژی دەڵێت ئەوە ئیرادەی خوایە. ئەی بۆ چیەتە باشە شوێنم باشە. شوێنەکەت باشە؟ ئەی ڕازم لە خوا بەسخوا هەرۆڕە. ئەی چۆن ئەژی؟ بۆ ناچم خۆ کردوە. مەسەلەن لەیرە یعنی وابزانم نەخۆشی و شت و دکتۆرانەشت نەدیە؟ خوا ڕەحم لێ بکا بۆ بێ دکتۆرێکی خۆم دکتۆر. ئەو کەیفی بە چاوپێکەوتن و وێنەگرتن نایە، ڕێگەش نادا لەناو ماڵەکەیدا وێنە بگیرێت. ئێمە ڕازیمان کرد، بەڵام تەنها بەو دیمەنانەی خۆی خواستی لەسەر بوو. زستان و هاوین، گەرما و سەرما و هیچ وەرزێک لەم جۆرە ژیانە تایبەتەی ئەو ناگۆڕن. لەوەتی بیریشی مابێت نەدا و دەرمانێکی خواردووە و نە پزیشکێکی بینیوە. دەرەوەی کفریشی هەرگیز تاقی نەکردوێتەوە. لە پشتم ژیانە سادەیی مام خالدەوە نهێنیەکی گەورە حەشاردراوە. چیرۆکی خۆشەویستیەکی ڕاستەقینە کلیلی ئەو نهێنیەیە کە تەنیا لە گیرفانەکانی خۆیدایە. سامان کەریم کورد ساد نیوز کفری.